زان نگەیشتە تەوا عیبی چۆن عیبی نییە چەندی تێداگەل هێرا هەوڵەکانی حکوومەت بۆ چاودێری پاراستنی دارستانەکان دارستانە سروشتیەکان لە ئاستی پێویست نییە و ئەمەش دەبێتە هۆکاری سەرهەڵدانی بە بیابانبوونی ناوچەکە و زیانێکە قەرەبووکردنەوەی لە توانای مرۆڤدا نییە. ئەم سێ هۆکارەی خوارەوە لە ناوچوونی دارستانەکان بە چارەسەری سەرەتاییەوە دەخەینە ڕوو کە خاڵی یەکەم بریتە ئاگری ساڵانەی دارستانەکان کە یەکێکە لە هۆکارە کاریگەرەکانی وێرانکاری سروشت و لە ناوچوونی ملیۆنان درەخت و پەلەوەر و ئاژەڵ و زیندەوەران بەپێی بە دوواداچوونی ڕێکخراوەکەمان تەنها لەم ساڵدا و تەنها لە سنووری پارێزگای سلێمانی زیاتر لە 250,000 دۆنم دارستان و لە وەرگا سوتاوە کە زیانەکەی زیاترە لە سووتانی 5 ملیۆن درەختی تەمەنی یەک ساڵ هەتا 250 ساڵ و پشتی گەورەی ئەم زیانەش لە قەزای پێنجێنە و لە هاوینی ئەم ساڵ زیاد لە 90,000 دۆنم لە دارستانەکانی سوتاوە و کە دەتوانین ناوی بنین جینۆسایدی سروشت. بەشێک لە هۆکاری ئاگرەکان لەسەر سنووری وڵاتی دراوسێەوە دروست دەبێت کە بەڵگەی پێویست لە بەردەستە بۆ لایەنە پەیوەندیدارەکان پێویستە کاری بۆ بکرێت چونکە سووتانی بڕی 45,000 دۆنم دارستانی قەزای پێنجێن بەم هۆکارە بووە ئەمێکمان لێ نەبینیون. هۆکاری دووەم بڕین و لە ناوبردننی دارستانە بۆ مەبەستی تایبەتی وەک زەوی کشت و کاڵی شوێنی نیشتەجێبوون ڤێلا باخ و چەندین مەبەستی دیکە کە ساڵانە زیاد لە دەیان هەزار درەختی دارستانەکان لەم پێناوەدا لە ناو دەبرێت وەک نمونونەکانی سیتەک و پێنجێن و مێرگەپان و دەیان ناوچەی دیگەی بەرچاوی هەمووان کە بەداخەوە ڕێکارە یاساییەکان تەنها بۆ کەسفایلێکی بەتاڵن و کەیسی دیزە بە دەرخۆنەی داگیرکاری دارستانەکان ڕوون و دیارە. گۆڕینی ڕەگەزی دارستان و لە وەرگا زیانێکی گەورەیە لە دیمەنی سروشتی و ژینگە و تێکدانی هاوسەنگی و سیستەمی ژینگەیە و زیان گەیاندنە بە پەلەوەر و گیاندارانی سروشت. بۆ ئەمە بەستە داوات لە پەرلەمانی کوردستان و وەزارەتی کوشت و کاڵ دەکەین بە زووترین کات چارەسەری ئەم بابەتە بکەن. هۆکاری سێم بڕینی درەختی دارستانەکانە بۆ مەبەستی وزەی خۆگەرمکردنەوە بەهۆی نەبوونی سوتەمەنی هەرچەندە دەکرێت دارستانەکان بە شێوەی زانستی سوودیان لێ وەربگیرێت و هیچ زیانێکیشیان بەر نەکەوێت بەڵکو ببێتە هۆی گەشانەوە و نوێبوونەوەیان بەڵام بەداخەوە شێوازی سوودوەرگرتن بۆ مەبەستی سوتەمەنی بە شێوەیەکی تەندروست نییە و هاوشێوەی ساڵانی هەفتاکان لەم 2 ساڵی ڕابردوو گەورەترین زەبروزیان بەرجەستەی دارستانەکان کەوتووە. بۆیە ئەرکی حکوومەتە کە سوتەمەنی دابین بکات و چۆنیەتی سوودوەرگرتن لە دارستانەکان ڕێک بخات. لە کۆتاییدا ئەرکی حکوومەت و ڕێکخراوەکان و زانکۆکانە بە زووترین کات کۆنفرانس و نەخشە ڕێگای پاراستنی دارستانەکان ڕێک بخەن. ئەرکی ڕاگەیاندنەکان و زانایانی ئاینی و ناوەندەکانی خوێندنە کە ڕۆڵی گرنگ بجێڕن لە وشیارکردنەوەی کۆمەلگا.